دەربەندیخان ئەو شارەی کەماڵێک نییە کەسێکی لە هەندەران نەبێت. دوو مانگ ئیجازەیان پێدا من ڕۆیشتم 55 شەو لە بیلاڕوسیا بووم دوای هاتمەوە 5 شەویش کاتی خۆم مابوو کە بگا بە دوو مانگە هاتمەوە فەسڵ کرابوو. بەمۆ تەمەنی 34 ساڵە و پێشتر ویستوێتی لە ڕێگەی بیلاڕوسیاوە بگاتە ئەوروپا. بەڵام دوای دوو مانگ چاوەڕوانی لە نێو شەختە و سەرمای ئەو وڵاتەدا بێهیوا دەگەڕێتەوە. ئەو دەڵێت لەگەڵ گەڕانەوەم پێم وترا لە پیشەکەت کە پێشمەرگایەتیە دوور خراویتەتەوە و بە دوای کارێکی دیکەدا بگەڕێ. بەڵام لەو کاتەوە بێکار ماوەتەوە و دەیەوێت دووبارە ڕێگەی هات و نەهاتی ئەوروپا بگرێتەوە بەر. وەسی 4 ساڵ تەمەن لەم شارام و هیچ ئیش و کار و کاسبێکی نییە ئاومان نییە کارەبامان نییە هیچ ژیانێکمان نییە لێرە بەتەمام بڕۆمە دەرەوە سەفەرکەم هیچ ئیشێکی تیان نییە ئەم شارە وەکو ئوتێل وایە هیچ پرۆژەیەک نییە هیچ شتێک نییە بۆ ئەم شارە هیچ گەنجێکی ئەم شارە نەک هەر من هیچ گەنجێک هیچ کارێکی نییە هیچ کاسبێک نییە بیکات خۆم بەتەمام ئینشاءالله هەلێکم بۆ بڕەخسێت و کەمێک پارە بەدەستم کەوێت ئینشاءالله بەتەمام بڕۆم. پیشەوەران و هاوڵاتیانی شارۆچکەی دەربەندیخان لە دیاردەکە نیگەرانن و دەڵێن بازاڕ و شوێنە گشتیەکان کەمبوونەوەی گەنجانی پێوە دیارە هۆکاری سەرەکیش بۆ کەمتەرخەمی حکومەت دەگەڕێننەوە. هاوڵاتیەکی بەتەمەنیش دەڵێت ژیانی ئێمە ئایندەی گەنجانی ئێستایە لەبەر ئەوە نایانەوێت چارەنووسیان وەک ئێمە بێت و کۆچ دەکەن. ئەم داهاتەکی دێکرد ئەی بۆ ساڵی ناینەوە شعبەکەی وەتە بزان سەیری کە بنانە کارەبا هەیە بزانە ئاو هەیە بزانە گەنجە وڵاتە نەتنی ماوە کچێ ڕۆ بۆ ئەوروپا لە ناو ئاواخن کێت چی دەسەڵاتێکیانە شعبە چی دێکەن حکومەت بۆیان ناڕواوڕێ و کاکیان حکومەت داریمان بۆ ناکرێت شعبمان بۆ ناوەرد. ئەم 34 ڕۆژە دانەیەک لە نووسنگەکەی ئەیرا کلیلی خانەکەی داوە بە دەستی نووسنگەکە و تێتی بۆم بفرۆشە خۆم و ماڵ و مناڵەمە ڕۆم ژیانم نەماوە ئەڕۆی بەلای سەوزە فرۆش هەروایە کەبابچی هەروایە چایچی هەروایە ژیانێک و وەسعێکی ناخۆش حالە ئەم شارە و هەموو شارەکانی درا هیچ کەسێک نایبین لە هیچ وڵاتێکە ئەم ژیانە نییە. وەڵا ئیسان و گەنجێکی دەربەندیخان ئیشەکەم بدەن ئیش ناکەم بەس بەخوا داهاتی نی ئێستا گەنجە ئیشەکە ڕووەکە وڵاتەکانی تر داهاتی نییە لە کوردستان دەربەندیخان هەر شارێکە ئیشی کاسپیۆماتیا سفرە. بەپێی ئامارێکی نافەرمی لە 4 مانگی ڕابردوودا زیاتر لە 300 کەس لە شارۆچکەکە و کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە. بەشێک لەوانەی کۆچیان کردووە خێزاندار بوون و ماڵ و مڵکیان فرۆشتووە بۆ ئەوەی نیشتیمان بەرە وڵاتی غوربەت جێبهێڵن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.